وەکو ڕێکخراوی لێکۆڵینەوە زانیاریەکانی جەندەر بە هاوکاری ڕێکخراوی ئەنتەرنیوزی ئەمریکی ئەوڕۆ سەرەتای هەڵمەتەکەمان دەست پێ دەکەین بۆ هەڵوەشانەوەی مادەی 398 قانونی عقوباتی عێراقی کە تەماشا دەکەی مادەکە بە هیچ شێوەیەک لەگەر معایری دووەلی مافی مرۆڤ ناگونجێ. ئەمە وەکو ڕێکخراوی جەندەرەوە یەکەم ئیشمانیە کە لەو بارە ئیشی لەسەر دەکەین و دەمانەوێت ئەو مادە هەر بۆشێننەوە شتێکی دی لەگەر ئەو سەردەمەی بگونجێت، چونکە مادە قانونیەکە کاتی بەسەر چۆ لەگەر ئەو فترەیە سامەتەیدا دەژین ناگونجێ. ئەگەر بێ سەرناوەڕۆکی کاتێک ینی چەندین فقەڕەی تێدایەک لەوانەیە کە زۆر گرینگە ئەمە کاریە سەر دەکەین کاتێک کە پیاوەک دەجرێژی سێکسی دەخە لەسەر کچێک دەیکا بە پێی ئەو قانونەی یعنی دەتوانی بیهێنی 3 ساڵ لەگەریوی پاش 3 ساڵەکەی دەتوانی تەلاقی بدا وازی لێبینی هەرچێکی لێ بکە باوەڕکەم و قانونە هیچ منسب نییە، قانونەکی زۆر من بە تاوانی دادێم دەرحەق بە مافی مرۆڤ بەگشتی و مافی ئافرەت بە تایبەتی لۆیە دەمانەوەی هەڵی وەشێننەوە هەڵمەتەکەمان ئەوڕۆ دەست پێ دەکا و لە سلێمانی و لە دهۆچیش بەردەوام دەبین و دواتر لە بۆ شوێنی پەیوەندیدار دەیبین و هیوادارین بتوانانی هەڵی وەشێننەوە. چەندین ڕێکخراو و هەتا ئەنجومەنی باڵای کاروباری خانمانیش پێشتر ئیشی لەسەر کردیە